هەموو نووسراوەکانە بۆ ئەنجومەنی وەزیران بۆ وەزارەتە پەیوەندیدارەکان ئەوەی پارێزگا وەکو خۆی وتی لە دەسەڵاتی ئەمە وتەی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە بەرامبەر بە ڕاگررتنی بودجەی پایتەختی ڕۆشنبیری و ئەو بڕیارانەی کە لەلایەن حکوومەتەوە ڕێگری لا جێبەجێکردنیان دەکرێت. ئەو دەڵێت هەفتەی داهاتوو دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگا سەردانی ئەنجومەنی وەزیران دەکەن بۆ ئەوەی قسە لەسەر کێشەکانی پارێزگاکە بکەن و ئەگەر هیچ دەرەنجامێکیان دەست نەکەوێت دەگەڕێنەوە بۆ ڕای خەڵک و بۆ چارەسەرکردنی کێشەکانی سلێمانی بڕیاری یەکلاییکەرەوە دەدەن و گوێ بەوە نادەن گرفتەکان بەکوێ دەگەن. کەیسەکانە بینە دادگاوە داواکاری گشتی وا لە یەکین کە ئەمانە بە کەیسی خۆی بزانێ و پشتیوانی بکە لە مەشا سەرکەوتوو نەبووین وەکو ڕێکارە یاساییەکە ئەو کاتە پەنا بین بۆ میدیاکان و کەمپینێکی زۆر گەورە ئەکەین و خەڵک خۆیانەکەینەوە بە کە دەنگیان بەم ئەنجومەنەیەوە ببێ هەمومان بەیەکەوە داوای ئەمانە بکەین. ئەمانەش ئەگەر سەرکەوتوو نەبوون دوجار ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە پێ و دەسەڵاتی یاسای ژمارە سیاوی نێتێ پێویست بە پارێزگاکەمان بڕیاری یەکلاکەرەوە ئەین و گوێ بەوە ناین کە دوجار ئەم شتانە بەرەو کوێچن. لە دانیشتنی ئەنجومەنی پارێزگای سلێمانیدا ژمارەیەک کێشە تاوتوێکران کە بەشێکیان تایبەت بوون بە داهات و خەرجنەکردنی بودجە بۆ پرۆژەکانی سلێمانی و بەشێکیشی تایبەت بوو بە ڕاگررتنی خەرجکردنی ئەو 11 ملیار دینارەی کە لە بودجەی پایتەختی ڕۆشنبیری ماوەتەوە. سەرۆکی لیژنەی ڕۆشنبیری ئەنجومەنی پارێزگای سلێمانیش ئاماژەی بەوەدا کە کێشەی ڕاگررتنی بودجەی پایتەختی ڕۆشنبیری بە سیاسی کراوە. بەڕێز کاگرابەر کە لە وەزارەتی داراییە لە هەڵبەتە سەربەلیستی زەردە کێشەکانیش لەلایەن جەنابیەوە پێم وابێ دروست بووە و لەلایەن جەنابیەوە ڕاگیراوە. هەڵبەتە لایەنەکە لەواچێ بچێتەوە سەر بابەتی سیاسی کەوەیان ڕەبتی بە منەوە نییە بەڵام هەڵبەتە بۆیە ناکۆک بوون لەسەر ئەو بابەتە بە مافی خوا نەزانم قسەی لەسەرکن. سەرۆکی لیژنەی ناوخۆی ئەنجومەنی پارێزگای سلێمانی هۆکاری ڕاگررتنی خەرجکردنی ئەو پارەیەی گەڕاندەوە بۆ ئەوەی کە پرۆژەکانی وەکو خۆی جێبەجێ نەکراوە و لەسەر ڕاگررتنی بودجەی پرۆژەکانیش داوای خستنەڕووی بەڵگەی کرد. کوا ئەو بەڵگانی کە کەسێک لە وەزارەتی دارایی بەناوی کاگرابەرەوە پارەی وەستان بێ یا پارەی ڕاگررت بێ کوا ئەو بەڵگەی کە حکوومەت پارە یا بودجە یان ژێرخانی ئابووری ئەوێ ئەم شارە تێک بە پارەی نەهاتیە. دوجارم پرسیارێکی ئاکەین کاکە گەر حکوومەت دووشەوەیە خۆ نیوەی حکوومەت لایەنەکانی کەن جێگری سەرۆکی حکوومەت کاقووادا باجەناوی بێت بۆ ماڕوون کاتەوە گەشتێکی وا هەیە من یەکەم کەسم لێرە دژایەتی هەر لایەنێک و هەر حیزبێک و هەر کەسێکم کە بیوێ سزای سلێمانی بە سزای سیاسی سلێمانی بێت. بودجەی تەرخانکراو بۆ پایتەختی ڕۆشنبیری 20 ملیار دینار بوو. بەرپرسانی ئیداریش دەڵێن لەو پارەیە نزیکەی 9 ملیاریان لە چەند پرۆژێکدا خەرج کردووە و نزیکەی 11 ملیاری ڕاگیراوە. بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی باسییان لەوە کرد کە لە ئەگەری بەدەمەوە نەچوونی کێشەکانی پارێزگاکە لەلایەن حکوومەتەوە هەڵوێستی تریان دەبێت و دەگەڕێنەوە بۆ ڕایگشتی و لەو داهاتەی حکوومەت کە لە پارێزگاکەدا دەستیان دەکەوێت کێشەکانی پێچارەسەر دەکەن. ژاڵە محەممەد NRT سلێمانی.